ئەندامی پەرلەمانی کوردستان بە ئەرچی سەرشانی خۆمەستام کە سکاڵام لەسەر بەڕێز ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کردووە لە پای پێشەلکارێکی یاسایی کە لە ماوەی ڕابردوو لە 27 دوای 2020 کردوویەتی کتابێکی ڕسمی بە نووسراوی ژمارە 2 لەسەر 525 ئاراستەی نەتەوە یەکگرتوەکان UNHCR کردووە بۆی کە دەستگای خێرخوازی بارزانی کە دەستگایەکی حزبیە سەربەلایەنێکی دیاریکراوە لە هەرێمی کوردستان سەرپەرشتی کەمپ و ئاوارەکانی هەرێمی کوردستان بکات. هەڵبەت ئەم بڕیارە تەواو بەکارهێنانی پێگەی و مۆستەکانی دەوڵەتە لە هەرێمی کوردستان لە خزمەتی حزبدا و ئێمە پێمان وایە پەرلەمانی کوردستان من بەش بە حاڵی خۆمە ئەندامی پەرلەمانی کوردستان پێمەوە مخالفەی یاسایە بە تایبەت یاسای ژمارە 15 لە ساڵی 1993 بۆ دروستکردنی کۆمەڵی هەیفی سووری کوردستانی و لە هەمان کاتدا مخالفەیە بۆ مادەی 2 لە بڕگەی 7 لە یاسای ژمارە 6 لە ساڵی 2009 لە پەرلەمانی کوردستان بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە من سەرەتا لیژنەی پەیوەندیەکانم ئاگادار کردووە کە بە مەرکاڵ بستن دواتر نامەیەکم ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کاتێک کە تێگەشتم لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نایەتەوەی کە بێت ژێربار ڕاستەقینەی قانونی ئەم بابەتە ناچار بووم کە نامەیەک بنوێرم بۆ نەتەوە یەکگرتوەکان و دواتریش بەش بە حاڵی خۆم سکاڵای یاساییم تۆمار کردووە. لە ئێستادا داواکاری گشتی لە بەردەم سەنجی مەحەکدایە. ئایا داواکاری گشتی وەکو هەموو پرسەکانی تر لە هەرێمی کوردستان وەکو بابەتەکانی تر کە جەنابی سەرۆکی حکوومەت و لایەنەکانی تر ئاراستەی دەکەن لە خلالی شەو ڕۆژێک دەیکا بە داوای یاسایی و دەیکا بە سکاڵایەکی گشتی بۆ ئەم بابەتەش بە هەمان شێوە دێتە سەرخەت ئەم کاتە دەگەینە ڕاستەقینەیەکی تر کە داواکاری گشتی سەر بەخۆیە و بێلایەنانە کار دەکات وەکو جیهازی مدعی عام لە هەرێمی کوردستان قابلی اعتیمادکردنە سەرە یاخود دەستگایەکە سەربەلایەن دیاریکراوە لە هەرێمی کوردستاندا. من لێرە ڕوونی دەکەمەوە کە ئەم سکاڵایان بە هیچ شێوەیەک بوعدی سیاسی نییە بوعدی حزبی نییە و بوعدی شەخسی نییە. من احترامی زۆرم بۆ جەنابی وەزیری ناوخۆ هەیە و ڕێزی زۆر تایبەتم بۆی هەیە. ئەم سکاڵا تایبەتە بە پێشەلکردنی یاسا لە هەرێمی کوردستان و بە هەدەردانی ماڵی دەوڵەتە و ئێمە پێمان وایە کە دەبێت دەوڵەت لە خزمەتی هاونیشتیمانیان و کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت نابێت دەوڵەت بخرێتە خزمەتی هیچ لایەن و گروپ و هیچ شخصێک لە هەرێمی کوردستاندا. من بەش بە حاڵی خۆم بە شانازیەوە ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانم و ئەندامی پەرلەمانم لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەشداربوونمان لە حکوومەت بەڵێمە بەشداری حکوومەتین بەڵام بەشداربوونمان لە حکوومەت بە مانای چاوداخستنمان نایە لە ئاستی کەم و کورتی و پێشەلکاری یاسایەکان دڵنیاتان دەکەمەوە ئەگەر ئەمەی کە بەڕێز وەزیری ناوخۆ کردوویەتی هەر وەزیرێکی تر لە هەرێمی کوردستان بیکردایە بە هەمان شێوەڕەکاری یاساییمان دەگرتە بەر و ئەرشیفی پەرلەمانی کوردستان شایەتی ئەومان بۆ داد کە لە کۆی زیاتر لە 100 پرسیار و یاداشت بەشێکی زۆریانمان ئاراستەی وەزیرەکانی یەشتی و گۆڕان و لە پارتی دیموکراتی کوردستان کردو بە هاوسەنجی بەبێ ئەوەی کە ڕەچاوی حزبایەتیمان کرد بێ لەم بارەدا.